کاک نەژاد بەیانیت باش ئێوە ئامادەسازیەکانتان بۆ ئەم فیستیڤاڵە چیتان کردووە و کەی دەست پێکاوە چەند ڕۆژی پێچێت؟ زۆر سپاس بۆ ئێوە بەیانیتان باش. دیارە فستیڤاڵی شانۆی سەرشەقام لە شاری کەرکووک دومین فستیڤاڵ لەسەر شەقام ساڵی پار ئێمە ئەم فستیڤاڵەمان کرد لە شاری کەرکووک بە بەشداری 5 گروپی شانۆیی. دیارە نمایشەکان لە دوای ئەوە هات یاخود ئەو فستیڤاڵە لە دوای ئەوە هات دوای ئەوەی پەروەردەی خوێندنی کوردی بەشی هونەری نەدا یاخود وەکو دامەزراندن شانۆکاران و هونەرمەندانی بێبەش کرد لە دامەزراندن. ئێمەش پێمان باش بوو وەکو ڕەدێک بۆ پەروەردەی خوێندنی کوردی هەڵساین بە چالاکی فستیڤاڵێک لە بەردەم سەرپرشتیاری ئشرافی کەرکووک وەکو ڕەدێک بۆ ئەو هەڵوێستی ئەوان کە هونەرمەندان و شانۆکارانیان بێبەش کرد لە دامەزراندن. 5 نمایشمان کرد لە بەردەم خوێندنی کوردی لە شۆرجە. لە دواتر بیرمان کردەوە وەکو شانۆکاران لەم شارە فستیڤاڵێک نییە، بە تایبەت لە دوای ئەو قەیرانانەی کە تووشی عێراق و هەرێمی کوردستان هات و کەرکووکیش بە دەرنیە لەو قەیرانانە. ئەم ساڵ پێمان باش و فستیڤاڵەکە زیاتر دەوڵەمەندتر بێ، گەورەتریکەینەوە. دوای ڕیکلامکردن و بڵاومان کردەوە لە سایت و ڕۆژنامە و لە پەیجەکانی خۆمان وتمان ئەم فستیڤاڵە بەردەوامی هەیە ئەم ساڵیش. بە خۆشحاڵی ئەوە گروپێکی زۆر لە شارەکانی تری کوردستانەوەتە فستیڤاڵی شانۆی سەرشەقام لەسەر ئاستی کوردستانە بێ. بەڵێ کاک نەژاد لە چەند شارەوە گروپاتۆ بۆ گروپی شانۆیاتەوە و ئایا هیچ گروپێکی بیانی ئەمساڵ بەشدارە بێ لەگەڵتان؟ بەڵێ ئەم ساڵ وەکو هەنگاوی یەکەم دیارە ساڵی پار تەنها لەسەر ئاستی کەرکووک بوو، بەڵام ئەم ساڵ لەسەر ئاستی هەرێمی کوردستانە دوو نمایش لە شاری هەولێرەوە دێن، نمایشێک لە شاری کۆیە، نمایشێک لە شاری چەمچەماڵ. لەگەڵ ئەوەی تا ئێستاش نمایش وەرەگرین، ینی هەر جێگایەک بڵین کفری سلێمانی هەر جێگایەک بێوێ بەشدار بێ لە فستیڤاڵەکە ئەتوانێ تا ئێستایش نمایشەکانمان پێ بگەینێ بۆی بخینە بەرنامەی کارەوە. واتە 4 نمایش لە دەرەوەی شار هاتوون، تقریباً 8 نمایشیش لە ناو شاری کەرکووک ئیشێکی شانۆی عەرەبی و ئیشێکی تورکمانیش بەشدارە و 4 نمایشی کوردیش بەشدارە. کاک نەژاد تۆ باسی ئەوە کرد کە هەندێک ینی گروپی شانۆی تورکمان یاخود عەرەب لە فستیڤاڵەکەم ساڵتانە بەشدارن، ینی ئەو چیرۆکە قسانی کە ئەوان هەڵیان بژاردووە، ینی تعبیر لە چیەکەن و لەگەڵ ئەوانی کە گروپانی کە لە شارەکانی تر هاتوون، ینی تو ئاگاداری کە چیرۆکی ئەو شانوانی کە عەرزەکرێن چین باس لە چیەکەن؟ بەڵێ دیارە ئێمە وەکو ڕێنمایی لە سەرەتاوە ڕێنماییمان داوەتە سەرجەم گروپەکان. ئیشەکان ناتوانێت ئێمە تەحەکوم بە بیرۆکەی ئەوانەوە بکەین، بەڵام لەسەر چوارچێوەی وەزعی ئێسای سیاسی وێت لەسەر قەیرانەکان بێواتە ئیشمان هاتۆتە بەردەست ئیشەکانی هەولێر ئیشێک لەسەر پێشمەرگەیەک، ئیشە لەسەر وەزعی سیاسیە، ئیشمان هەیە لەسەر دەسەڵات و کورسیە، ئیشی کۆمیدیتیایە، ئیشە عەرەبیەکان بە هەمان شێوە لەسەر ئەو قەیرانانی کە بە تایبەت تووشی عێراق و ئەو وەزعە سیاسی و ناخۆشە و کە لەسەر بە تایبەت کوشتن و بڕینەی کە لە بەغا و لە عێراق بەگشتی تووشیان بۆ وەکو عەرەبەکان چی مشکلێکیان هەبێ لە ڕێگەی ئەو نمایشەوە ئەتوانن نمایشکەن. کاک نەژاد شکارێکی باشتان کردەوە کە پێکاتەکانی کەرکووک لەو فستیڤاڵە بەشدارن. سیارەکەی من لەو بارەوە بوو کە ئێوە وەکو خۆت باسی کرد سەرەتای بیرۆکەی ئەمە پێوەست بوو بۆی کە با بڵێن شانۆکاران با بڵێن هەلی دامەزراندنیان کەم بوو. پاش ئەوەی کە ئێوە ئەم فستیڤاڵانتان کرد ئایا هیچ هەلێکی هەلی دامەزراندن بۆ ئێوە زیادی کردووە یان چۆنە؟ دیارە بەداخەوە ساڵی پار دوای ئەوەی کە ئێمە فستیڤاڵەکەمان کرد ڕاستەوخۆوە بەڕێوەبەری پەروەردەی خوێندنی کوردی مامۆستا شێرزاد
چکە هەموو ئیشەکانمان لەسەر بەڕێوەبەرایەتی خوێندنی کوردی بوو ڕاستەخۆ دەست لە کارکێشانەوەی تەقدیم کرد لە وەزارەتی پەروەردە بەڵام دوایەوەی کە لە وەزارەتی پەروەردەوە شخصیان لەگەڵ منە قسە کرا وەکو ڕێخەری فستیڤالەکە وتیان کێشە و معاناتان چی ئێمە وتمان من بۆ خۆم ناوەکو شەخص من باسم لەو شانۆکارانی هاوڕێمە کرد کە بە بەردەوام ئێمە غەدرمان لێکرێ دانامەزرین کێشەمان بۆ دروستەکرێ بە تایبەت بەشی شانۆ سەرەکەی مۆسیق یاخود تەشکیلی بەردەوام لە دامەزراندنەکان هەیە بەڵام شانۆکار بێبەشە لەوە بۆیە ئەم ساڵیش بە هەمان شێوە چەند نمایشێکمانەیە بە هەمان شێوە ڕەتدە بۆ ئەوەی کە ئێمە ساڵی پارمان بیر نەچووە بۆیە قسەمان هەیە لەسەر پەروەردەی کەرکووک و نمایشمان هەیە لەسەر پەروەردە. بەڵێ کاک نەشاد تێچووی فستیڤالەکە چەندە کێ هاوکاریتانەکە بۆی فستیڤالەکە بە باشی بەڕێوە بچێ و دۆخی ئەمنی کەرکووکی شایەت تا چەند ینی واردە بۆی کە ئەم کاری تیا بکرێ. بەڵێ وەکو تێچووی ئیشەکە لێرەوە ئەنێ باو قسەیە بکەم هەموو کوردستان خۆتان زۆر باشەزان لە قەیرانە ئەم ئیشەی ئێستا من ئیکەم ئەو برادرانی کە لە پشتێم ئیشەوە ئیشی وەزارەتی ڕۆشنبیریە ڕاستە ئێمە لە قەیرانین و هەرچی پارە تەرخانەکرێ بێ بۆ پێشمەرگە بەڵام ئەومان بیر نەچێ هونەر و شانۆیش بەشێکە لەو کەلتورەی کە ئێمە بێ شەڕی پێ بکەین وەکو چەک شەڕی پێ بکەین لە ڕێگەی هونەرەوە بۆیە تێچووی ئەم ئیشە من ناتوانم بیژمێرم چەندێکە بەڵام ئەو کەسانی کە لە پشتێم ئیشەوەن کەسانی هونەردۆسن بەڕێزان ڕەزای فایق حەلاق کە کەسایەتیشی خۆشەویستی ناو شاری کەرکووکە و کەسێکی دەوڵەمەنە و بەرپرسیانی وەرزشی شۆرجەیە و وەرزشوانێکە بۆتە پاڵپشتی ئیشەکەمان بە هاوکاری سنتەری ئازادی لاوانی کەرکووک کاک ڕەوین محەممەد و لەگەڵ بەڕێز کاک ڕزگار حاجی حەمە و کاک فەلاح کاک فەلاح سڵاح کە هاوکاری ئەم پرۆژەیە ئەکەن تەنها ئیشەکە شەخصیەوە تا کەسانێکن حەزیان بە هونەرە و هونەردۆستن و هاتوونەتە پێشەوە بۆ ئەوی هونەر و شانۆ بە تایبەت لەم شارە نەمرێ لە هەمووی شێگرنگتر ئێمە ئامانجێکی زۆر سەرەکیمانەیە وەکو شانۆکار و بە تایبەت خۆم لەگەڵ ئەو هاوڕێیانەی کە بیرمان لێ کردێتەوە ساڵانێکە بینەر لە ئێمە شانۆکار تووڕەیە هەرجاری ئێمە ناوێکی لێنن جارەڵێن تووڕێ جارێڵین تۆراوە جارێڵین نایەتە هۆڵەکانمان ئێمە پێمان باشە کاتێک بینەر نایەتە هۆڵەکانی نمایشەوە ئێمە بچینە سەر شەقام ئەگەر بینەر نایەتە سەر شەقامیش بیرمان لەوە کردێتەوە ئێمە بچینە گەڕەکەکان بچینە بەردەمی دەرگای بینەر بۆ ئەوی نمایشی شانۆ بکەین. بەڵێ کاک نەشاد پرسیاری کۆتاییمەوەی کە ئایا ئەو گروپانی کە لە شارەکانی ترەوە دێن شوێنی حەوانەوەیان مانەوەیان لە کەرکووک چۆنە بێت چۆن ئەوەتان ڕێخستووە؟ دیارە بەرنامەیەکی زیاتر ئێمە لە 15 ڕۆژی پێش و بەرنامەیەکی تەواوماندانەوە وەکو وتم ئەو هاوڕێەوە ئەو کەسە دڵسۆزانەی کە هاتوونەتە ئیشەکەەوە و مەسرفی ئەم فستیڤاڵەکەن شوێنیانمان بۆ دابین کردووە چەند شوێنێکمان داناوە شوێنێکی باشن بۆ ئەوەی ئیسلاحەتی خۆیان ببینن و خواردنی ئەو چەند ڕۆژە ئێمە فستیڤاڵەکە 3 ڕۆژ بەردەوامە بێ واتە لە ناوڕاستی مانگی 12 ئەکاتە بڵین لە 15 ئێمە بە تاکید ڕۆژەکەمان دیاری نەکردەوە بەڵام لە 15 ئێمە دیاریمان کردو بۆی فستیڤاڵەکە 3 ڕۆژ بەردەوامێ و دواتریش لە ئاهەنگێکی بچووکدا ختام و خەڵات بەسەر بەشداربووان و گروپی یەکەم و دووەم و سێمی فستیڤاڵەکە دابش کاک نەشاد وتم پرسیاری کۆتایی بەڵام وەڵامی ئەو پرسیارت نەدامەوە کە ئایا لایەنی ئەمنی شارەکە تا چەند هاوکارتانە بێ و دۆختی شارەکە چۆن ئەنی چۆن هەوڵتان ناوە کە لە لایەنی ئەمنیەوە ئەو گروپانی کە هاتوونەوە خۆتان و ئەو گروپانی لەناو کەرکووک لەگەڵ ئاماژدار بن بیان پارێزن؟ بە خۆشحاڵی دوای ئەوەی کە ئەم شەڕی داعش هات بە خۆشحاڵی و پێشمەرگە سەنگەرەکانی لیان گردووە و
بە هیچ شێوەیەک وەکو خۆتان نەزانن کەمترین تەقینەوە لە دوای ئەو شەڕانە بۆ لە ناو شاری کەرکووک وەزعی کەرکووک زۆر ئارامە هیچ کێشەیەکی نییە لەگەڵ ئەوەی چەند گروپێک بەداخەوە لێرەوە ئایڵێم بەهۆی وەزی ئەمنیەوە یاخود ترسیان هەبوو لە تەقینەوە پاشگەز بوونەوە لەوەی کە بێنە فستیڤالەکەەوە گەڕانەوە بەڵام 4 گروپ دێن هەر باماشەوە 4 گروپ دێن لە دەرەوەی شار وەزعی کەرکووک زۆر باشە لایانی ئەمنیشمان بەباشی بیرمان لەوە کردوێتەوە چەند ڕێگایەک هەیە دایخین و ئاسایشی کەرکووکمان لێ ئاگدار کردوێتەوە لە ئێستاوە بۆ ئەو ڕۆژە هیچ کێشەیەکمان نابێ ئینشاڵڵا. بەڵێ زۆر سپاس بۆ نەژاد ئەحمەد ڕێخەری فیستیڤاڵی شانۆی سەرشەقام لە کەرکووک سپاس بۆ زانەرەکان سپاس بۆ ئەو کە لەگەڵمان بەشدار بووی.